لە ساڵی 1930ەوە پەینی کیمیایی یارمەتی جوتیارانی داوە بۆ زیادکردنی بەرهەمی دانەوێڵە. لە ئەم ڕۆژدا بۆ هەمان مەبەست بەکاردەهێنرێت. پەینی کیمیایی یان کانزایی کانزاگەلێکن کە ڕێژەیەکی دیاریکراو لە توخمە خۆراکیە ناسراوەکانیان تێدایە. بۆ خاک یان بەشە سەوزەکەی ڕووەک بەکاردەهێنرێت بە مەبەستی دابینکردنی توخمە خۆراکیەکان و زیادکردنی بەرهەم. ساڵانە لە جیهاندا زیاتر لە 110 ملیۆن تۆن نایترۆجین بە شێوەی پەینی کیمیایی جیاواز بەکاردەهێنرێت. پەینی کیمیایی بە چەندین قەبارە و ڕەنگی جیاواز بوونی هەیە. شێوەکانیشی وەک شل و هاڕاو، ساچمە یان دەنکۆڵە کە زیاتر لە 16 جۆرن. سەرەکی ترینیان ئەمانن: یۆریا ناسراو بە کوتی شەکری، نیتراتی ئەمۆنیۆم، فۆسفاتی ئەمۆنیۆم، یۆریا بە ڕووپۆشی گۆگرد، سلوفاتی ئەمۆنیۆم. پێکاتەشیان بریتیە لە فۆسفۆر، نایترۆجین، پۆتاسیۆم، یۆریا، کبریتاتی، ئەمۆنیۆم، گۆگرداتی ئەمۆنیۆم، نیتراتی ئەمۆنیۆم، گیراوەی نایترۆجینی، کالیسیۆم، گۆگرد، مەگنیسیۆم، ئاسن، سۆپەرفۆسفات. پەینی متەوازن بە چەندین ناو جۆری تر. بە شێوەیەکی گشتی کوالێتی و پێکاتەی جۆری پەینە کیمیایەکان دەگۆڕێت. ئەمەش بە پێی خواست و خستنە ڕوو. هەندێک لە پەینە کیمیایەکان لە پێش چاندن یان لە کاتی چاندن یان لە دوای چاندن بەکاردەهێنرێن و چەندین ڕێگەش هەیە بۆ بەکارهێنانی لەوانە: لەسەر ڕووی خاک، تێکەڵ، پرژێنەر، ڕێگای لاتەنیشت، ڕێگای بازنەیی. هەر ڕێگایەکیش لایەنی زیان و سوودی هەیە. بەکارهێنانی پەینی کیمیایی چەندین کاریگەری زیانبەخشی بۆ ژینگە و بەرهەمە کشتوکاڵەکان هەیە و دەبێتە هۆی: ترشکردنی خاک، کەمبوونەوەی کانزایی خاک، سووتانی کیمیایی بەرووبوومەکان، لە ناوبردنی زیندەوەران بە تایبەت زیندەوەرە وردەکانی ناوخاک، پیسکردنی سەرچاوە ئاویەکان، زیادبوونی پیسبوونی هەوا. یەکێک لە ڕەگەزە سەرەکیەکانی ژینگە خاکە. خاک سەرچاوەی کشتوکاڵە کە بەشێکی سەرەکی خۆراکە. پیسبوونی خاک پیسبوونی بەرهەمی کشتوکاڵیە کە خۆراکی مرۆڤە. بەکارهێنانی پەینی کیمیایی و کشتوکاڵکردنی نادروست بووە بەهۆی شێواندن و نەمانی چەندین مادەی گرنگ لە خاکدا. بەکارهێنانی بەردەوام و زیاتری پەینی کیمیایی دەبێتە هۆی ترشکردنی خاک بەهۆی کەمبوونەوەی مادەی ئەندامی لە خاکدا. نایترۆجین کە بڕێکی زۆر و بە درێژایی کات بۆ کێڵگە کشتوکاڵەکان بەکاردەهێنرێت. زیان بە تۆپسۆیل چینی سەرەوەی خاک دەگەیەنێت کە بە پیتترین چینی خاکە. هەروەها دەبێتە هۆی کەمبوونەوەی کانزا و مادە خۆراکیە گرنگەکان لە خاکدا کە لە ئەنجامدا ئەو خۆراکەی لەم خاکانەدا بەرهەم دەهێنرێت. ڤیتامین و ناوەڕۆکی کانزایی کەمتری هەیە بە پێی ئەو داتایی کە لەلایەن بەشی کشتوکاڵی تاقیگەی داتایی خۆراکی ئەمریکاوە بڵاو کراوەتەوە. ئەو خۆراکانەی کە لە خاکدا گەشەیان پێکراوە بە پیتی کیمیایی تیا دۆزراونەتەوە کە مەگنیسیۆم و پۆتاسیۆم و کالیسۆمی کەمتریان هەیە. نایترۆجین یەکێکە لە گرنگترین توخمە خۆراکیەکان و کلیلی سەرەکیە بۆ گەیشتن بە بەرهەمێکی کشتوکاڵی. زۆربەی پەینە کیمیایەکان لە نایترۆجین پێک دێت کە بەکارهێنانی زیادە لە پەینی کیمیایی بۆ ڕۆکەکان دەبێتە هۆی سووتانی کیمیایی و بەهۆیەوە گەڵاکان زەرد یان قاوەیی دەبن و زیان بە ڕۆکەکە و کەمکردنەوەی بەرهەمی دانەوێڵات دەگەیەنێت. ئەم حاڵەتەش بە سووتێنەری گەڵای کیمیایی ناسراوە و زۆر جار بەم هۆیەوە ڕۆکەکە بە تەواوی لەناو دەچێت. پیسبوونی چەم و ڕووبار و سەرچاوە ئاویەکانی سەرزەوی و ژێرزەوی یەکێکی ترە لەو پیسبوونانەی بەهۆی بەکارهێنانی پەینی کیمیاییەوە دروست دەبێت و کاریگەری خراپ بەجێدەهێڵێت بەهۆی نزیکی بەشێک لە کێڵگا کشتوکاڵەکان
لە سەرچاوە ئاویەکان یان بارینی باران و شۆردنەوە و ڕاماڵینی کانزاکان بۆ ناو سەرچاوە ئاویەکان. ئەم پیسبوونە ڕوودەدا و دەبێتە هۆی پیسبوونی سەرچاوەی ئاوی خواردنەوەی دانیشتوان. هەروەها زۆربوونی خۆراک لە ئاودا، ئەمەش ڕێژەی ئۆکسجین کەم دەکاتەوە و بەهۆی نەمانی ئۆکسجینیشەوە زیندەوەرانی ناو ئاوەکە لە ناو دەچن. یەکێکی تر لە کاریگەریەکانی پیسبوونی هەوایە، چونکە نایترۆجینی زیادە بەکاردێت لە پیتاندنی دانەوێڵە، ڕووەکەکانیش بە ئاسانی ناتوانن هەڵیمژن. ئەمەش بەشداری دەکات لە دەرچوونی گازە گوڵخانەیەکانی وەک دایئۆکسیدی کاربۆن و ئۆکسیدی نیترۆس بۆ ناو کەش و هەوا، بەشێک لە جوتیاران و خاوەن زەویە کشتتوکاڵەکان کە پەینی کیمیایی بەکاردەهێنن. قوتو و پاکەت یان کەرەستەکانی تری پەینەکە لە ناو کێڵگەکە یاخود لە نزیک ئاو و چەمەکان یان سەر ڕێگاکان فڕێدەدەن و نایخەنە شوێنی پارێزراو. ئەمەش دەبێتە هۆی پیسبوونی ژینگە و دروستکردنی کاریگەری خراپ لەسەر زیندەوەران و تەندروستی مرۆڤ. دەتوانرێت لە جیاتی پەینی کیمیایی سوود لە پەینی ئۆرگانی ببینرێت کە سەرچاوەی زۆربەی توخمە خۆراکیەکانی فۆسفۆر، کالیسیۆم، پۆتاسیۆمە، بەتایبەت نایترۆجین و ئاڵوگۆڕی قەبارەی ئایۆنی لە خاکی قوڕدا زیاد دەکا و خەسڵەتی فیزیایی خاک باش دەکات، وەک هەوا گۆڕکێ و ڕۆیشتنی ئاو. هەروەها بوونەوەری زیندوی تێدایە کە بۆ خاک و ڕووەک گرنگ و بەسوودە و یارمەتی دابەزینی pH دەدات لە خاکدا و هەڵمژینی توخمەکان لەلایەن ڕەگی ڕووەکەکانەوە باش دەکا. پەینی ئۆرگانی بە پێی سەرچاوەکانیان دەکرێن بە چەند بەشێکەوە، لەوانە پەینی سەوز پاشماوەی ڕووەک دەگرێتەوە یان تەواوی ڕووەک دەگرێتەوە کە بۆ مەبەستی پەین چاندراون. پەینی ئاژەڵی پاشەڕۆی ئاژەڵ و باڵندە دەگرێتەوە. ئاوی ئاوەڕۆ و قەسابخانەکان سەرچاوەیەکی باشی توخمە خۆراک و مادە ئۆرگانیەکانە. پاشەڕۆی مرۆڤ کە سەرچاوەیەکی لە بنەهاتووی مادە ئۆرگانیەکانە، چونکە مرۆڤ هەمە جۆر خۆراک دەخوات، بەڵام نابێ ڕاستەوخۆ تێکەڵ بە خاک بکرێت. بەرهەمهێنان و بەکارهێنانی پەینی کیمیایی بە هەموو جۆرەکانیەوە کاریگەری خراپ لەسەر ژینگە و بەرهەمە کشتتوکاڵەکان دروست دەکات. لە پێناو پاراستنی ژینگە و زیندەوەران و تەندروستی مرۆڤ پێویستە جوتیاران ڕووبکەنە کشتتوکاڵی ئۆرگانی یان ئەندامی کە جۆرە ڕژێمێکی کشتتوکاڵیە و لەسەر بنچینەی ناسینی ژیانی ناوخاک وەستاوە. لەبری سوودوەرگرتن لە پەینی کیمیایی بە هاوکاری سوڕی توخمە خۆراکیەکان لە ناو خاکدا کارە کشتتوکاڵەکانی ئەنجام دەدات. ئامانجی سەرەکی کشتتوکاڵی ئۆرگانی چاککردنی بەرهەم و پاراستنی جۆری ژینگەی ژیان و خۆشگوزەرانی کۆمەلگایە. بۆ ئەمەش پێویستە حکومەتی باشووری کوردستان بە تایبەت وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کار بکەن بۆ کەمکردنەوە و نەهێشتنی بەکارهێنانی پەینی کیمیایی و هانی جوتیاران و وەبەرهێنەران بدەن بۆ ڕووکردنە بەرهەمهێنان و بەکارهێنانی پەینی ئۆرگانی. هەروەها پلانی استراتیژیان هەبێ بۆ کشتتوکاڵی ئۆرگانی.